ساڵانە بۆ ماوەی 3 مانگ لە 21ی سێوە تاوەکو 21ی شەش ڕاوە ماسی قەدەغە دەکرێت کە ئەو ماوەیە وەرزی زاوزەی ماسیە، بەڵام لە ماوەی 2 مانگی ڕابردوودا کە ڕاوە ماسی قەدەغە بوو 116 کەس لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە تۆمەتی ڕاوە ماسی دەستگیر کراون. پۆلیسی دارستانی ناوچەکەش هۆکاری زیادبوونی ڕاوە ماسی بۆ قەیرانی دارایی دەگەڕێنێتەوە. و ئەو کەلوپەلانەی کە دەستی بەسەردا گیراوە ئێستا لە لامانە 132 تۆڕ دەستی بەسەردا گیراوە کە سەرجەمیان بەکار هاتوون بە مەبەستی سەرپێچی ڕاوی ماسی، هەروەها 56 قولاب دەستی بەسەردا گیراوە لەگەڵ 7 کەڵک چوپ و 6 وەلیدەی کارەبا و 7 ماتۆرسکیل. ئەمانە سەرجەمیان دەستیان بەسەردا گیراو لەلای ئێمە تا و کاتێک کە بەڕێزدا دووەر بڕیار لە چارەنووسیان دەدا بۆ یەکلاییکردنەوەی دۆسیەکانیان. ماوەی چەند ساڵێکە ڕاوی ماسی لە هەرێمی کوردستان زیادی کردووە و هۆکارە سروشتیەکانی ژوای کردووە ژمارەی ماسی لە ئەوەکاندا بە ڕێژەیەکی بەرچاو کەم بێتەوە. بڕیاری قەدەغەکردنی ڕاویش بۆ ماوەی 3 مانگ نەبووتە ڕێگر لە بەردەم بەشێک لە ڕاوچەکان، باڵکو باتۆڕ و قولاپ و شەدا و بەکارهێنانی کارەبا بەردەوامن لە ڕاو. ڕاوچێک یەک تۆڕی هەبوو بێ لە کاتی ئازاددا ڕاوی پێکرد بێ، ئێستا هەر هەمان ڕاوچی لێمان پرسیوە 100 تۆڕی هەیە بەقەدر ئەو تۆڕی جارەوەتە ڕێژەکەی لە 90 دابەزیوە بە ئاستی بەپێی ئەمەی ئەو ئامارێکی ئێمە لە ڕاوچەکانمان پرسیوە ڕێژەی ماسی لە دەریاچەکان بە 90 سروشتی جاران دابەزیوەکو پێش ڕاپەڕ. بەپێی یاسای سزادانی عێراقی هەر کەسێک ڕاوی ماسی بکات لە وەرزی قەدەغەکردنی ڕاوە ماسیدا بە کەمتر لە 7 ساڵ زیندانی دەکرێت. ڕاوی ماسیش بە تەقەمەنیەکان و لێدانی کارەبا بە هەموو شێوەیە قەدەغەیە. هەنگاو محەممەد NRT ڕاپەڕین.